کابرا دەرێ من ئەو هەیە دەتەوێت بتەوێت ئەم ناتوێت بەتالیکە وڵای کێشە گوری گفتی ئێکوانە ئێستا قەیسەرەکەمان تاخیر بەڕاستی هێرکوانە دوو مقاولیە مقاولەکی قەیسەری نوێیەکە قەیسەرە کۆنەکەمە لە قەیسەرە کۆنەکەنێ نوێیەکەەوە تەواو بوو تقریباً یانی هەفتەشکە کۆتایی پێدێ بەس کەونەکە تاخیر بوو ئەویش مقاولەکە دەرێ ئەمن سولفەم وەرنەگرتیە هەتا سولفەی وەرنەگرم بۆتە ئیش ناکەم ئیشەکە وەڵاوەستا بەرچاکە شێکیوانە کرا ئەن 16 کرایە بەتەواو بە 6 ماجمومان تەواو بکەن ئێستاکە هەر حملەی نییە ئیش ناکرێ بە هیچ لە باش انتخاباتی ڕاوەستایە ئیشەکە زۆر بە سستی دەڕاتن ئەمەش داوا دەکە حکومت سولفەک شتێکی براتە مقاولێک بەس ئیشەکەمە جێبەجێ دەکەن ئەوەندەیمە ئەوە داواکاری مێ لە بازارێ کاکە داواکاریەکەمان ئەوەیە ئەمە دەمانەوێت زوو بگەڕێنەوە ناو قەیسەری ئەوە لە کۆنگرەی بە قسەیان کرد بە گوتیان بە 6 مانجی لۆتان تەواو دەکەن ئەوە تقریبان بوویتە 9 مانگ ئەوە قەیسەری دوو جێگای هەیە ینی دەرەوە خەریکە تەواوبی 1970 تەواو بووە یعنی احتیمالی هەیە هەفتەی دیکە تەواو بدوی بەس قەیسەری بەڕاستی بە سستی دەڕوە کە قسەی دەکەی دەری وڵات سلفەم وەرنەگرتە سلفەکەچیان وەرگرتیە سەهمەکی وەریان گرتیە داوە لە سەرۆکی حکوومەتی هەرێم دەکەم کاک مەسرور بارزانی بەڕاستی بەهەناوەمان بێ یعنی کرێمان داوە مەسرفمان کردو بەڕاستی چیوە هەمان لە دەست نماوە ئێستا دوکانێکمان لەو بەری گرتووە ئەمە 400,000 کرێم دوکانم گرتووە بەخوای مشتریشمان نییە بەو دەرەزی ئەمن لێرە لە 20 ڕۆژ نابی کرێ 2 مانگم داوە بەخوای 2 ملیۆنم کرێ داوە ئێستا حالیان ئەوە 20 ڕۆژ نابی بەخوای کرێ چیت داوە دوکانەکە سوتاوە کڕی دوکاندایان کرێ چیت داگەڕ دوکانەکە بەتاڵە کابرای ساحب ملک دەرێ من کرێم دەوێ دەرێ ئەگەنادەی دەرت دەینم یعنی سەرڕای ئەوەی کە دوکانەکە سوتاوە بەتاڵە هێشتاشە کرێ دەدەن ئەرێوەڵە کرێ لازال کرێژ دەدەن بەخوای کرێەکە چەندەکە دەدەن ماگانە بەخوای من ئەمە ساڵانەیە یەکەچیان بە ماگانەیە یەکە ماگانە 350,000 ئەوی دیکەیان 400,000 بەس دوکانەکەی ئەو بەری ئەوە پێشوەخت مقدمە وەردەگری هێشتا سەری ساڵ نەهاتووە ئەمن 20 ڕۆژ نابی کرێم داوە 2 ملیۆنم داوە کابرا دەرێ من ئەو هەیە دەتەوێت بتەوێت ئەم ناتوێت بەتالیکە بەخۆی بەتالە دوکانەکە کابرا کری دەوێ ئێناز ئەمەم چی بکەین بەخوای بۆمان دەرناینی ئەمان ژیان ئایلەمان لەسرە بەڕاستی ئەمان مەسرفمان گرانە.